کاگا باس ئەوە کەیسی بووکەکەت لە کنەمنا دیارە داوا دەکات لە کوڕەکەت زیاد بتووە بەس دەمە نەبی هەموو هەوڵەشی خۆم لەدەم لێ ناگەڕم لە یەکتر جیا ببنەوە ئێمەش نامانەوێت جیا ببنەوە دەیکوژین تۆ بەڕاستە کاک عەباس ئەو قسەی لێرە کردت لە جێشکە نەکەی تێدەگەی من قسەی خۆم کرد دارەخان خەزوونت دەکوت ڤیدیۆ لەگە کەسێک بڵاوتەوە لەکرێ پێ بڵێ و کەسە چییە؟ جەنابی پارێزەر ئەو کەسە کوڕی پورمە وەکو برام وایە نازانم کە ڕسم و ڤیدیۆی ئێمەی بڵاو کردوێتەوە ئەوێت تووشی کێشەم بکات زۆر باشە بە زۆر ئاگاداری خۆت بە باشە بەستە جەنابی پارێزەر من دوو مانگە کەیسەکەم لای تۆیە ئەمڕۆ هاوسەرەکەم لە بەندیخانە بەرەبێت بەڕاستی بێزار بووم لەو هاوسەرگیریە ئەتوانی هەر ئەمڕۆ داوای جیابوونەوەم بۆ تەقدیم بکەیت و ئەو کەیسەم بۆ دابخەین بابە لێک زیابوونەوە گەمەی منداڵان نییە زۆرم پێسەیە ئەوڕۆ هەر کەسەشی دێ هەڵدەستەوە دەڵێ وەرە داوای لێک زیابوونەوە دەبێت بابە ئەوە ناکرێت جەنابی پارێزەر چەند پارە بڵێ ئەدەمێ تەنها ئەو کەیسەم بۆ دابخە تکات لێیەکە خاتون هەموو پارێزەرم مەبەستی من پارە نییە لەوە پارەش وجدانی خۆم نافرۆشم یعنی تو دەتەوێت ڕەشی بکەمە سپی بکەمە ڕەش لەبە خاتمی پارەی با بڕێ باشە ڕاست و ڕەوان پێم بڵێ ئەتوو چ تێ لەگەڵ ئەو کوڕە پلکەت قوربان سوێنە خۆم هیچم لەگەڵیان نییە حەزەکەی تێلی بۆەکەم نا پەیوەندیشتی وا مەکە کاک بێژە پێی بڵێ هاوسەرەکەی من کە چۆن بوو زۆر ئێمال بوو بۆم هیچ مەسروفی ناکردیم هیچ ژیانی نەبوو لەگەڵمان بڕواکەی لەوەتی هاوسەرگیریم کردو هیچ دڵخۆشیەکم لەگەڵیان نەبینیوە نازانم پێم وت کە بزنس نەکات بە پارەی قەرز بەڵام بەگوێی نەکردم خاتون خەتای خۆتە ژنە چەوەندە بە تەماحی ینی زۆر سەرخستە سەرسەری وەک لێکرد قەردی بکاتنەوەی دەست بە بزنس بکە حتا خستە کۆچی زیندانەوە نەخێر کاک بێژم ئەو خۆی پارە لە مێشتیا بوو زۆریشم پێوت دووبارە هەزار جار پێم وتم تکایە بە پارەی قەرز بزنس ناکرێت بەڵام گوێی بۆ نەگرتم بەڕاستی من زۆر بێزار بووم تکات لێ یەکەم جەنابی پارێزەر ئەمەوێ لی جیابکەمەوە ئێستا هاوسەرەکەت لە چێیە؟ ئەمڕۆ لە زیندان بەردبووە باشە خاتون چۆن زانیا ڕۆ لە زیندان بەربووە؟ تێری بۆ خوشکەکەم کردبوو باشە تو چ تێ لەگەڵ ئەو کوڕەی؟ جەنابی پارێزەر پێم وتی سوێن بەخوا هیچم لەگەڵیان نییە تەنها وەکو برام وایە حەزەکەی تەلەفۆنی بۆەکەم باش ژمارەکەم لێم پەیوەندی پێوە دەکەم بەسەر چاو ئەوە ژمارەکەیتی؟ بەڵێ فەرموو ئەلو کوڕم ئێمە لە خانەوادەیەکی بەحیا و بە شەرەفی لە ناو عەشیرەتەکەی ئێمە هیچ بێڕەو شتێک جێی نابێتەوە مەقسەد چێ بابە؟ شێخ ڕوسمانی ناردی ئەوە ژمارەیەک ناردی چەند تەلەفۆنشم لۆ کردەوە داخراوە ڕقەمەکەی ئەو ڕوسمانەم پێشتر دیتە چێ لۆی ناردی؟ یوسفی ئامۆزام هاتە سزنێ و پێشانیدا
لۆ لەگە بابت دەکەی ئەوها پەروەردەم کردی کوڕم ئێستا یوسف ئەو ڕسمانەی لۆ مامێت لۆ خارێت لۆ خزم کەس بۆ هەمووان نردیتی هەموو دیتیان تازە ئابڕوومان چوو هەتا خەڵک نەیزانیا دەبی بە زووترین کات عیلازەکی لەو بابەتەی بکەین بابا عیلاج دە چ بکەی ئەرە کاکە خۆ ڕسمی قۆڕی نەگرتیە گورە خۆشتە چ قۆڕی نەکردیە کورە هەی بێ ئابڕوو ئەتوو ئابڕووتەیە ئەگە ئەو ژنە ئابڕووی هەبای ئابڕوومەی نەدەبرد تێگەشتی ئێستاش دیفاع لێ دەکەی بابا چوویتەکەم کوڕە بچی لەوانەیە لەوەی چوبی کامل لە سزنێ بەردا کورە مێشکت بینەوە سەر خۆت مێشکە تو مێشکت نییە ئەو ژنە ئەتوی زۆر خۆش دەوێت ئەگە ئەتوی خۆش بوویستا باید لە محکەمەی داوای جیابوونەوەی نەدەکرد ئەتوو زۆر بێ ئاخری بابا تارە ئێستا ڕقی لێمە لێم تووڕێیە لەبەرەوەی بزنزەکەم کرد بە ملیش کام نەجاحەتم نینەوە پارەم لەدەست ڕۆی و قەردار بوومەوە بەس بابەوە معنایەوەی نییە کەرقی لە من بێ کاکە مەجن و مێردی خۆشیمان دەبی ناخۆشیمان دەبی لێک تووڕە دەبین پێک دەینەوە کورە کوڕم عقلت بینە سەرە خۆت لۆ شێتم دەکەی لۆ شێتم دەکەی کورە دەسمەکن خارت کورە دەرێ بیکوژە دەسمەکن مابە دەرێ بیکوژە دەسمە کۆرانە دەرێ بیکوژە دەسمە زەریشێ دەرێ بیکوژە کورە ئەمە شوێت بووم لە دەستت تێدەگەی ئەتوو دەتەوێت شەرەف و ناموسی خۆمان هەروەها بە ئاسانی بەجێبێلی بابا بەتەمایە من تارای بکوژم کوشتنی چ بابا ئەمن تارام خۆش دەوێت هێم دەگەی کوڕم ئەگەر دەتەوێت شەرەف و ناموسی عائیلەکەت بپارێزی دەبێ بە زووترین کات ئەو لەکەی لەسەر خۆمان لادەی کوڕم بابت دەزانی لە چ دەژی دەزانی ئەم لەسێ ئازارم دەژی کوڕم دەسمە دەرێ ناوێرم سەر برندکەم لە بە خەرچی ناوێرم سەر برند دەزانی ڕسمی ژنەکەت بەڵاو بوویتەوە شەرەفمان چوو حەیامان چوو بابا باشتەکان لە خۆمان زیاتر قورس نەکەن قوربانت بوو دەیهێنین دوو قسەی لەگەر دەکەین بەشکم خەڵەت تێگەیشتنەکە کوڕم مەسەلەکە ئەوە نییە ئەگە هەر مەسەلەکە ئەوەیە ئەمن لەگە کوشتنیمە با یاسا حەلی بکە ئەدی کۆمەلگا ئەدی ناو کۆمەلگای چ برەی ئەدی ناو خزم و عەشیرەت و عێل چ برەی ها کوڕم ئەمن مرتاح نابم مرتاح سەرم شۆڕ دەمی هەتایە لۆیە دەبی ئەو کاری ئەتوو تەواو بکەی تارەی بکوژی بیکوژە کوڕم بیکوژە کوڕم لۆ ئەوەی شەرەف و ناموسی خۆمان بپارێزی بیکوژە دەیکوژی پێدەڵم دەیکوژی دەیکوژم بابا دەیکوژم چێ لەگەڵ خۆم بم بابا کوڕم کەس دەگە خۆت مەبە با کەس تووشی مشکلەی نەبیتن تەلەفۆنم لەگەر مامت کرد بۆتی بستە لای سەدرە دینی باشە هەتا ماوەیەک لەوێ خۆی عەشاردا نایە بابا نایە برادەرێکم ناسێ لە سزنێ دەچمە کنێوی کوڕم دەیکوژیت تارەی دەکوژیت باشە دەیکوژە باش